من ناوم هەڵوێز غازیە خەڵکی هەولێرم و لە هەولێر لەدایک بووم تەخەڕوجی بەشی کۆلێژی زمان بەشی زمانی کوردیم لەوێ تەخەڕوجم کردووە و لە دوای تەخەڕوجەوە یەکەم ئەزمموی کارکردنم وەکو بەڕێوەبەری ناوەندی پەروەردەی دڵنەوا بوو لەوێ لەو ناوەندە دەستمان بە ئیشی پەروەردەیی کرد کە زیاتر لە بۆ قوتابیانی پۆلی 9 11 و 12 بوو سوپاس بۆخوا لەوێ ئەزمموێکی سەرکەوتوانەمان تۆمار کرد و کەسانێکی زۆر ئیستیفادەیان لێ کرد و لە پاژەویشەوە ئیتر لە پەیمانگای لێرنینگ جێرنی دەستمان پێکرد سەرتا لە لقی ڕاستی ئێستاش لە لقی نازناز بەردەوامی سوپاس بۆخوا سپاس بۆخوا زۆر سپاس مەمنونم. کارەکە لە نێوان مامۆستا و قوتابیە بزابێت بە پێی ئەزمموونێکە هەتانە بێگومان قوتابێکی زۆریشتان هەبووە کە بێگومان ڕەنگە ئێستا دەرچووی زانکۆش بنوانە ئەکید ئەوە خۆشحاڵ دەکا کاتێک کە قوتابێکی خۆ دەبینەوە بەرهەمێکی باشی هەیە ئەنجامێکی باشی هەیە چه هەستێکی بۆت هەیە؟ بەڕاستی هەستێکی زۆر تایبەتە الحەمدولله ئەو تەڵەبانەی کە هەمان بوون ئێستا ئێمە تقریبان 6-7 ساڵ دەبیتن لەو بوارەدا بە چڕی ئیش دەکەین و 6-7 ساڵی زۆرە تقریبان من لە سەرتاوەکە دەست پێکرد لە قۆناغی ئامادەیی ئەوانەی کە ئەو کاتێک لە قۆناغی ئامادەیی پۆلی دەون و ئەوانە بوون سپاس بۆ خوا ئێستاکە مامۆستان دکتۆرن ئێستاکە لە شوێنە زۆر کیشان ئێستاکە لە شوێنە زۆر هەستیارەکانی دەوڵەتدا ئیش دەکەن و لە بۆ من وەکو مامۆستایەک ئەگەر شتێکی کەمیش بوو بیتن لەگەڵیان بوو بم بەڕاستی زۆر جێگای دڵخۆشیمە و زیاتر هەستی گەورەی بە من دەبەخشیتن. لەوەوە دەست پێ دەکەم پیشەی مامۆستایەتی پێت وایە ڕۆڵی هەیە لەوەی کە قوتابی باش بکە و خراپی بکە ئەنجامەکانی بەرەو باشی ببە ئەنجامەکانی بەرەو خراپی بە ئایا مامۆستا ڕۆڵی هەیە؟ ئەکید ئەوە ڕۆڵی مامۆستایە مامۆستاکەم مامۆستایەتی لەلای من گرنگترینە لەناو پیشەکانی تر چون سەیری هەر پیشەیەکی دیکە بکەین لە دکتۆری لە ئەندازیاری لە ژمێریاری لە هەر پیشەیەکی دیکەی کە مرۆڤەکان خەریکین هەمویان لەژێر دەستی مامۆستایە پەروەردە بوون و ئیتر ئەوەی کە ئەو کەسانە باش بن یاخود خراپبن تەبیعی بەشێکی زۆری دەگەڕێتەوە لە بۆ عائیلە و خێزان بەڵام ئێمە نمونەی زۆریشمان بینیوە کە مامۆستا کاریگەری هەبووە لەسەر قوتابیەکانی زۆر زیاتر لە عائیلە و زۆر زار بینیمانە کە مامۆستایەک قوتابیە کە سەرسان بۆ بە مامۆستایەکی خۆی ژیانی گۆڕایە و توانیوێتی ڕێزکەیەک لەو ڕێزکەی کە تێیدا بووە ڕێزکەی بگۆڕیت و ژیانی باشتر بکات. بێگومانە و نمونانە لە ڕابردوو هەبوو لە ئێستا هەیە و لە داهاتووش بێگومان ئەکید ئەو زۆر من کاتی خۆی من هەموو جار زۆر شتێک هەیە باز دەکەم لە بۆ تەڵەبەکانم تەبیعی ئێمە هەموو لە قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەی و زانکۆ کە خوێندومانە بە سەدان مامۆستامان بینیوە من بەش بە حاڵی خۆم هەموو ئەو مامۆستایانی کە بینی و من لە ژیانی خۆمە ئیستیفادەم لیان کردووە بە باش و بە خراپیانەوە هەموو جار بیرم دێ لە ئامادەیی بووم فکرم لەو شتە دەکردەوە هەندێک مامۆستامان هەبوو زۆر ڕق بوون تەڵەبە کیفی پێی نەدەهات تەڵەبە زۆر حەزیان بە دەرسەکانیان نەبوو ئەمن تەرکیزم دەکرد نقطەکانیان چین ئەو مامۆستان لەبەر چی ئەو تەڵەبانە حەز بە دەرسەکانیان ناکەن ئێستا کەش هەر لە فکرم ماون ئێستاکە دێم ئەو شتانە ناکەم و ئەو مامۆستانشی کە قوتابی زۆر حەزی بە دەرسەکانیان هەبوو قوتابیان زۆر خۆشییان دەویست یعنی ئەو مامۆستانە بەڕاستی وەکو نمونەیەک بوون و هەموو ئەو شتانەی کە ئەوان کردویانە من ئێستاکە حقەتەن زۆر لەو شتانیان دووبارە دەکەمەوە.